وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی مەڵبەندی پێشمەرگە سەردانی لیوای تایبەتی 711 هێزەکانی پێشمەرگەی کوردستانی کرد و لالایەن عەقید محەممەد مەجید مەلا سەعید فەرماندەی لیوا و جێگر و ئەفسەرانەوە پێشوازی لێکرا کە ئامانجلەی کردنەوەی خولێکی هۆشیاری نیشتیمانی بوو بۆ بەشێک لە ئەفسەرانی لیواکە. ئەوڵا یەکەم ئەم لیوایە بەلای منەوە لیوایەکی گرینگە چونکە لە هەموو شەڕەکانی داعژەم لیوایە لە پێشەوە بوونە هەم بۆ سەردانیان هەم بۆ پێم خۆش بوو دەمێ بوو خۆم ئامادەکرد و بێمەلایەن ئێمە وەک مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە بەرنامەیەکمان هەیە بە ناوی وەرزی ڕووناکبیری بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە هەموو ئەفسەرەکانی کوردستان ئەگرێتەوە لەم لیوایە ئەمە دووەم وەجبەیە ئەمە دێبەشداری ئەم خولاکە و ئەم محازەریانش کە بۆ من داناوە محازەرەی مێژوو و پرانسیپەکانی یەکێتی و قۆناغەکانی شۆڕش لە شاخ کە زەرورە ئێمە ئەمە لە ڕووی فکر و بیر و بۆچوونیشەوە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ فەرماندەکانی خۆمان شەرح بکەین و پێشمان وایە ئەوان هەمان پەروەردەی فکر و بۆچوونەکانی یەکێتین کە جنابی مامجەلال ڕێبەرایەتی ئەم حیزبەی کردووە. زۆر سوپاس بۆ مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە کە خولێکی هۆشیاری نیشتیمانی بۆ سەرجەم کۆمیتەی لیواکانی سەر مەڵبەندی پێشمەرگەی ڕێخستەوە بۆیە ئێمەش وەکو لیوای 711 ئەمڕۆ بەشدار بووین لەکردنەوەی ئەو خولە بەخۆم و 32 ئەفسەر بەشداری ئەم خولە بووین خولی یەکەم 20 ئەفسەرمان بەشدار بوو ئەمە خولی دووەمە بۆ لیواکەی ئێمە دەکرێتەوە 32 ئەفسەر بەشدار بوونە لەم خولە ئەم خولە ماوەی 3 ڕۆژە خایەنێ هەموو ڕۆژێکیش سێوانی تا ئەوترێتەوە لەلایەن بەڕێز وەستا ڕەسوڵ هەمووکو لێپرسای مەڵبەندی پێشمەرگە هەمووکو مامۆستایەک ئامادە بوو ئەمڕۆ هەرسێ وانەکە ئەفسەرەکانی هێزی ئێمە بڵێتەوە. هەر لە چوارچێوەی سەردانەکەیدا لێپرسراوی مەڵبەندی پێشمەرگە گۆڕەپانی نوێی مەشق و ڕاهێنانی لیواکەی کردەوە و ئاڵای پیرۆزی کوردستانی بۆ بۆنێەوە بەرز کردەوە. ئەفسەر و پلەدارانیش بەڵێنیاندا وەکەمیشا لە ڕێبازی سەرۆک مامجەلالەوە پارێزەری خاچی پیرۆزی کوردستان بن. بەخێراتنی بەرز و ساڕۆسۆ لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگەکەین بۆ فەوجەکەمان وە پێشکەشکردی محازەرێک لەسەر مێژوویەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەحمەتی مامجەلال هەمیشە فەرموویەتی هێزێکی چەکداری وشیاری نیشتیمانیە بۆیە ئێمەش هەمیشە ڕێک پێدەری لەسەر ڕێبازەکەی بەرز مامجەلال بەردەوامە بین. سەرەتا سوپاسی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە و فەرماندەی هێزەکانی هەفتە ئەەکەم کە باب لێرە متمانێ بێ ئێمەداوە ئێمە لێرە سەپەشتی ئەم لیوای بکە و ڕێخستن و ئەوانە دیار ئێمە لیوای 711 لیوایەک تازە تەشکیلی ئەوانە مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگەش با بڵێن بەرنامێکی داناو ئەتوانین بڵین ناوی بنینە وەرزی ڕووناکبیری ئەم سێ مانگە ئەوانە ئێمە دیارە لێرە خولەکە دەستمان پێ کردوانە. لەسەر بڕیار و پشتیوانیەکانی بافڵ جەڵال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی گەورە و کاریگەر نراوە بۆ ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزەکان. لا نمونەی ئەوانەش لیوای تایبەتی 711 هێزی پێشمەرگەی کوردستانە